دێزڵاوای کرماشان ئێستگەی کۆتایی دنیا. ئەشکەنجەگایەک بۆ بەندکراوانی سیاسی و جێگایەک بۆ ڕووخاندن و شکاندنی کەسایەتیە سیاسی و ئاینیەکان بە ناوی زیندانی دێزڵاوای کرماشان. یەکێک لە نالەبارترین ئەشکەنجەکان کە لە دژی بەندکراوانی سیاسی بەکاری دێنن ئەوەیە کە بە زۆر و پێویستی خۆی لە تەنیشت ئەو بەندکراوانە کە مادەی هۆشبەر بەکاردێنن یان مەترسیدارن ڕایان دەگرن، یانی لەگەڵ بارودۆخێکی ئاستەم ڕوبەڕوو دەکەنەوە و دەبێت شاید حاڵی زۆر کردەوەی ناپەسند بیت بێ ئەوەی بتوانیت هەوڵی ئاڵوگۆڕی ئەرێنی بدەیت. زیندانیانی سیاسی لە بەندە گشتیەکاندا ڕایان دەگرن و هەموو کات لە ژێر هەڕەشەی ڕایەڵەی جاسووسی وەزارەتی ئیتلاعاتدان و هاتوچۆیان سنووردارە. هەروەها بەدانی ئیمتیازی تایبەت لە چەشنی چوونەوە بۆ ماڵ یان سیگار، تەلەفۆنکردن و بابەتی دیکە بە زیندانیەکانی دیکە هەوڵ دەدەن تا ئەو بەندکراوانە سیخوڕی لەسەر زیندانیانی سیاسی بکەن و لەم ڕێگایەوە هوشاری دەرونی زیاتریان بۆ دروست بکەن و کاریگەریان لەسەر سڵامەتی ڕۆحی ئەو بەندکراوانە هەبێت. بە کورتی چۆن لە دەرەوە باسی سیاسەت قەدەغەیە، لە زیندانیش بە هەمان شێوەیە و لەبەر سیخوڕانی سیگار، تەلەفۆن و ڕوخسەت ناتوانیت هیچ بڵێیت. لە کۆتاییدا دەبێ ئاماژە بەوە بکەین کە بە تیشک خستنە سەرەوەی ئەم جێگایانە لە هەر بوارێکدا دەتوانین ڕۆڵی بەرچاو و کاریگەرمان هەبێت بۆ گەیاندنی زانیاری هەرچی زیاتر لەم پەیوەندیەدا کە دەتوانێت بەڵگەیەکی قایم بێت بۆ سەلماندنی دۆخی نالەباری بەندکراوانی سیاسی و ئیدانەکردنەوەی ڕژێمی سادیسمی کۆماری ئیسلامی لەلایەن ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و چالاکوانانی مەدەنی و هەروەها ناساندنی زیندانی دێزڵاوای کرماشان وەک یەکێک لە ئێستگاکانی ڕووخێنەری ورە و ڕەوانی بەندکراوانی تاوانی سیاسی بێت.